کەناڵی پێیان کەناڵی ئیسلامیە شێوەیەکی کەشە و برایانەمان دووبارەیان کردەوە غەیری کامیڕەی تەسویر و غەیری قەڵەم هیچ شتێکی کەشک نابن و خەڵکێکی سیڤیل کە هاتوون لەوێن دەری بێسەر پشتێنەیەکی مرۆییان دروست کردو بۆی کە هەڕەشە یعنی هجوم نەکرێتە سەر ئەو کەناڵە ئەو کەناڵە بە دەردی کەناڵی ناویان نەدرێتن یعنی پێم سەیرە ئەو تۆمەتەوە ئەو شتانەی کە ئاوا وەکو بڵێ جوزافن دەبەخشێن و بەسەر ئەو خەڵکەدا دیسان ئێمە پێم خۆش یعنی ئەو شتانە ڕوون بۆ خەڵکو بۆ دەماوەری هەموو لایەکمان چێ ئەو خەڵکی کە کۆمەڵی ئیسلامی لە مستەوە هەیە کە ناوی چییە لە چ ئۆرگانێکە کە خەڵکی وەکو بڵێ برادەرانی تەهدید کردووە تەقان لێ دەکەین نووسستان کوژینەوە ئەسڵوەفاتی نییە کاک محمود سەنگاوی ببوورە کاک محمود سەنگاوی ئێستا ئەڵێت سەر لێواری ئەمڕۆ لە شاری کەدار بەنیاز خۆپشاندانە بکەنەوە هەڕەشەی بەکارهێنانی هێز کراوە لەلایەن ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بۆی کە ئەگەر بێت و هێزەکان تداخل بکەنەوەنیش هێز بەکارهێنن ئایا کۆمەڵی ئیسلامی هیچ هەڕەشەیتان کردووە لەو بارەیەوە ئێمە هیچ قسەمان نەکردووە و ئەو خەڵکێک کە مزاحرە دەکەن پێم خۆشە بزاننەوە خەڵکی کۆمەڵی ئیسلامی نییە بەتەنیا و جەماوەری کوردستانە خەڵکی یەکێتیشی تێدایە خەڵکی فارسیشی تێدایە گۆڕان و یەکجووت خەڵکی کوردستان کەسی بێلایانی نەماوە هەر یەکە و متعاطفە و هەر یەکە و وابەستێ لەگەڵ حزبێکدا لێرانە ئەوە بەڕاستی ناڕەزایی خەڵکەکە بێزار بۆ خەڵکەکە 20 ساڵان لەو زوڵم و ستەم و لەو گەندەڵی و لەو بێسەروبەری خەڵکەکە هاواری لێ هەستاوە بەڵام ئەو برادەرانە دەیانوێتن وەزاکان وەکو بڵێ لە ماهیەتی قەزیەکان کەم بکەنەوە بیئاڵێنن بەستووی ئەو حیزبانەدا کە ئەو حیزبانە هەموو خەڵک دەزانێتن چ کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی چ برادەرانی گۆڕان کەسمان هێزی سەردارمان نییە پێشمەرگەمان نییە وەکەتمان نییە بۆی کە ببینە ماوەی هەڕەشە و ماوەی تونجوتیژی لە برادەرانی بەڵێ سپاس کاک محمود سەنگاوی ئەندامێکی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کە مامۆستا مەروانە ئەڵێ ئێمە هیچ هێزێکی سەربازیمان نییە و هیچ شتێکمان نییە ئیتر ئێوە ئەم ترستان لە چێوە جوڵاندنی ئەم هێزی پێشمەرگەی لە پێناوچیایە من بە مامۆستا مەروان ئەڵێ پێڵێم چەند چەکی کڕیوە وە لە کێی کڕیوە وە لە کوێ کڕیوێتی ئاگامان لە چەکڕینەکانی هەیە ئاگامان لە چەگوەرگرتنەکانی هەیە ئاگامان لە هەڕەشەکانی هەیە و من زۆرم دا سەیرەی تا خەڵکی کوردستان هاتوۆتە سەرجادەیان هەمێ لایەنگری حیزبە سیاسیەکان هاتوونە سەرجادە ئەوەی هاتوۆتە سەرجادە جەماوەری کوردستان نییە ئەوەی هاتوۆتە سەرجادەیان ئەوان تەوجیهیان کردووە یان یەکگرتوو تەوجیه کردووە یان گۆڕان ئەگینا ئەوەی سەرجادان لە شقامە و نا خەڵکی کوردستانیشە ئەوە کۆمەڵی لایەنگری حیزبە سیاسیەکانە بۆ نمونە لە کەنار 210,000 کەس یان 220,000 کەسی تیاژی چەند کەس هاتوۆتە سەرجادە تاکویساکە و یان سەرجادە نەگەوێتە 500 کەس هاتووە سەرجادەوە شقامە با 50,000 کەس بێتە با 100,000 کەس بێتە سەر یان 105,000 یان 110,000 کەس بێتە سەر جادە ئەو تامناڵێن شقامە بەڵام ئەوان کۆمەڵی لایەنگرەکانی خۆیان هێنێ سەر جادە ئەی باشە کادرەکانی ئێمە پۆلیسەکانی ئێمە چێ کوشتێتی لە هەڵەبجە و لەو ناوانە ئەگەر ئەوان نین ئەی دەکانی تر بە چەک هەڵما بریناربێ ئەی خۆگولێ لە ئاسمان و ناتۆتە خوارەوە ئەوانن کاک محمود سەنگاوی جەناب دامەژێت بۆ کرد کە ئەمانە بە باواز لەو بێن کە لە ڕێگەی هێزی دەرەکیەوە کە ئایان جوڵێنن جموزوو بکەن یاخود بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان تێکدەن مامۆستا مەروان ئەڵێ من پێم خۆشە ناونیشانی ئەو شوێنەمان پێ بڵێ کە ئێمە بە ئاڕاستەی چێ کارەکەین و چێ لە پشتمانەوەیە مامۆستا مەروان خۆی زۆر باشە دانێ شتێک لای ئەوە هات پێم پێویست ناکات پێی بڵێم لەبەرەوە منی معلوماتم هێدایە و خۆی زۆر باش دەزانێ و ئاگای لە هەموو شتەکانە زۆر سپاس مامۆستا مەروان ئێوە وەکو یەکێک لەو سەلانەوە پۆستەنی کە لە کوردستان بۆچی ناتانەوێت مۆڵەت بگرن پێشەی کە خۆپشاندان بکەن دیارەمە پرسیاری یەکێک لەو بەڕێزانەی کە ئێستا لە ڕێگەی ئێسمێسەوە پرسیاری کرد ئۆپۆزیسیۆن بۆچی نایەوێت مۆڵەت بگرن بۆ خۆپشاندان پێم خۆشە پێشەوەی کە وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە شتێک لەسەر کەڕانی کاک محمود فەرموو پێم خۆشە پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە کاک محمود پێم خۆشە وەڵا ئەو معلوماتە وردانەی لە من دەستخۆشی لێ دەکەم پێم خۆشە پێمان بڵێ سەرتێکمان کڕیوە لە چێمان کڕیوە چکەوڕۆکە عالەمی شەفافیەتە و ئێمە بەڕاستی کە کاتێک کە مەکتەبی عسکەریمان هەڵوەشاندەوە لە هەموو دنیای ئیعلانمان کرد با کاتەوەی وەکو کۆمەڵی ئیسلامی ئەو سەکەی کە هەمان بۆ مەکتەب عسکەریەکەمان بۆ هەڵمان وەشاندەوە بۆی کە بەڕاستی ئەو مەترسیە و ئەو خەتەرەی کە لەسەر میلەتی کورد بوو کە ڕژێمی بەعز بوو گۆڕ بە گۆڕ بوو ڕۆیشت و ئیشاڵڵا دارێکی کە ئەو زوڵ مستەمە میلەتی ئێمە ناگەێنێتەوە ئێمە خەبات و شۆڕشێکی مەدەنیانە دەکەین و هەر کاتێکیش
هەر کاتێکیش کۆمەڵی ئیسلامی نەماشاردۆتەوە ئێمە کە بمانێ بەڕاستی مەکتەبی عەسکەری دروستکەینەوە لێوەلێوی پێناچین یعنی ڕای دەگەێنین و چۆن ئیعلانمان کرد کە هەڵمانۆشاداش ئیعلانێکی کە دروستی دەکەینەوە ئەگەر دۆخێکی ئاوایە مامۆستەمەوە لە دۆخێکی ئاوایە گەماردنی بارگەکانتان یان گرتنیان دامەکانتان بەردەوام بێ ئێوە بیر لەوە ناکەن کە وەکو خیارێک جارێکی تر مەکتەبی ئەسڵەن چونکە ئێمە بەڕاستی ئەوە با یەک شت پێ بڵێن برا عەزیزەکەی خۆم ئێمە ئەو سوڵتانەی کە دەورەی پارگای ئێمەشیان داوە دەورەی کەناڵی پەیامیشیان داوە ئەوانەی هەمان بە کەسوکاری خۆمان بزانین و ئێمە بەڕاستی کوڕ یەک میلەتین ئێمە معاناتان یەک معاناتە یعنی پێمسەیرە ئاوان بۆ لێنکردنی خەڵک کاکاک محمود کە دەڵێ ئەو خەڵکێک کە هاتۆتە سەر شەقام خەڵکی کوردستانین ئەکاکە خۆ لە فەزایەکی دیکە نەهاتوون لە یعنی لە بەختێکی دیکە نەهاتوون بە تەیارە بە پەڕەشوت فڕێدرابن لەسەر ئەو گۆڕەپانانە و ئەو بڵێوەڵا خەڵکی کوردستان نین دیارە ئەو خەڵکی کوردستان بەس ئەوانە بە خەڵکی کوردستان بە قەڵەم دەداکە لە حیزبەکەی خۆی نی یانەوەتە ئەمە پێمان خۆشە یعنی کە دەڵێ وڵا سەرجیان وەرگرتووە خۆڵ سنوورانە هەموو لەبەر دەستیوانن کاکی خۆم سنوورانە هەر لە حاج ومرانەوە بگرێت تا دەگاتە مەڵەستەمەوان پێ دوایە ئەمە ئیدعای ئەوانە ئیکەن بۆ ئەوەی کە هێرش بکەنە سەر تۆمەتێکە پێم خۆشە هەموو خەڵکی کوردستان بزانێ بەڕاستی تۆمەتێکە بۆ دروستکردنە بۆ کۆمەڵی ئیسلامی بۆ هێنانەوەی مبەڕیر بۆی تەسبینێکێکە هەر شتێکیان کرد بڵێ کاکە ئێمە ئەوە ماکردنەوە و سیناریوانەی کە دەبینین ڕۆژانە پیشانەی و خەڵکە ڕۆژ و ڕوود و خەڵکە فەقیر وەژارە بەڵێ زۆر سپاس کاک دەربارەی پرسیارەکەشت دەربارەی پرسیارەکەشت ئێمە دیارە ئەسڵەن کاتێک کە ئەو قانونە دەرچووە ئەو یاسایە دەرچوو لە پەرلەمان نەک هەر ئێمەی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و گۆڕان و خەڵکی کوردستان بەدەیان و بە چەندان خۆپیشاندان و مظاهرە گرتشی ئەوەی کە سەرۆکی هەرێم ئیمزای ئەو ڕەشنووسە نەکاتن لەبەر بەڕاستی تەماشەمان دەکرد کە کێشە و سەرقاڵیە کۆمیشتومڕێکی زۆر بۆ میلەت ئێمە دروست دەکاتن فەرمو ئەوەی لێکەوتوتەوە کاک محمود سەنگاوی ئێوە بۆچی ئەو ئیدعایە خۆ لەو تۆمەکان دروست دەکەن بۆی کە دواتر هێرشکەنە سەر بارگەکانی کۆمەڵی ئیسلامی و کۆی کە مامۆستا مەران گێڵاڵی ئەندای مەکتەبی سیاسی ئەڵێت ئەڵێ من نەموتوە ئەوانە خەڵکی کوردستانین و لە بلاوداوە هاتوون من وتومە ئەوە شەقام نییە ئەوە لایەنگری حیزبە سیاسیەکانە کە دێنە سەر جادا ئەوە شەقام نییە شەقامی وڵاتە نییە هەنێ لایەنگری حیزبە سیاسیەکانە و نەموتوە ئەوانە لە دەرەوەی هینەوە هاتوون ئەوانە هەموو خەڵکی کوردستانن و ئەوانە بەڵام لایەنگری حیزبە سیاسیەکان وە وتومە شەقام ئەکاتە ئەوە بەلای کەمەوە لە سەدا پەنجای دانیشتوانی هەر شارێک بێتە سەر شەقام داوای شتێک بکە بەڵام تۆ لە شارەکە 210,000 کەسی تیاژی تۆ 500 کەس دێناوە ناوە شەقام ئەوە شەقام نییە شەقام ئەوەیە کە زۆرینەی خەڵک داوای بکە ئێمە ئەو هەموو خزمەتگوزاریەی کە لە وڵاتە کردومانە ناوەی کاروانی خزمەتگوزاری لە ڕێگایە نازانم ئەوان هەتاکوی ساکەچیان کردووە بۆ خەڵکی کوردستان کە بڵێن وەڵی ئەوە ناڕەزایی هەیە بڵێ ناڕەزایی هەیە منی دەڵێن کۆمەڵێش هەیە بەڵام ئێمە بەرنامەی چارسازی لە وڵاتە بەرنامەی خزمەتگوزاری لە وڵاتە لە ڕێگایە حەقای ئەوان پشتیوانیان کردایە لە چارسازی خزمەتگوزاریانە و ڕخنەکانیان ئاراستەی ئێمە کردایە بەڵام ئەوان بڕوایان بە کەمینە و زۆریدەی دیە کاکە ئێمە لە هەڵبژاردن ئەوەندە دەرمان هێناوە بە پێی هەموو یاسایەک لە دنیا ئامادەی ئەوەی مامۆستاجان کە بێن هەڵبژاردن بکەین ئەگەر بتانەوە گەزتان ئازابێ بەڵام ئەگەر نتان بردەوە حەقی شەرعی ئێمە کاک محمود ئەوان گلەی لە ئێوە بەم جۆرەکەن کە ئێوە هێزێکی بێشمارتان هێناوتە ناو شارەکان و ئەتانەوێت دۆخەکە کۆنتڕۆل بکەن یان کۆمەڵی خەڵکان دەستگیر کردووە کە ئەمڕۆ لە گرتە ڤیدیۆیەکان یاخۆ لە فۆتۆکان دەرکەوتوکامە بە شێوازێکی زۆر ئازاد دراون و ئەشکەزە دراون و بەجەستیانەوە شوێنەوارەکەی دیارە ئەبەم شێوازەوەوان هەڵەن ئەگەر داخڵی هەڵبژاردن من بێگومان هەر ئەوان براون چکەوان هێزیان بەکارهێناوە بەتایبەتی لەم دۆخەیەسە کە تۆ بانگە شێڵ بژاردنەکەی ئێمە ئەوان با وەزی کوردستان ئارام بکەنەوە ئەو کێشێنەیەڵێن کەی ئەیانەوێ هەڵبژاردنەکەین و ئەوان ئەگەر لە تەزویرە ترسن کێ لایەن یەکچی وڵاتێکیان پێ باشە بابێن چاودێر بن لەسەر سنووەکان با ئێمە چاودێر نەبین ئەوانە چاودێر بن ئەگەر لە هەندێکە تەزویرێک کرا با ئەوانە بیگرن ئەگەر بردیانەوە پیرۆزباییان لێکەین ئێمە بینە ئۆپۆزیسیۆن و بینە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستگۆی نەکەوەی دیعایە بکەین نەکەوەی لە خوار و کوردە کوژرێ لە خوارەوە ناوچە داگیر کراوەکان هەموو ڕۆژە ماڵی کوردی لێبارەکرێ ئێمە کە جوڵانەوەی کەین لەو ناوچەوانە پێمانەڵێ سیناریویە کاکە جا سیناریۆکان لای ئێوەیە لای ئێمە نییە ئێمە ڕاستگۆیانە هاتوینەتە ڕووتان
لە کاتێکا دوێنێ کە بینێن لە ناو پەرلەمانی کوردستان وەزیری ناوخۆتان بان کردووە قسەی لەگەڵەکەن دوای ئەوەی کە هیچ دەساتیان نامێنێکە ئەوە دوورە لە هەموو عرف و عادەتێک لە دنیا ئەندا پەرلەمانێک بتاوەکەی دەستێکرێت و سەرۆکی پەرلەمان ئایا سەرۆکی پەرلەمان ئەوەندە بێحورمەتی پێ بکرێ بۆ سەرۆکی پەرلەمان بێ ئایا لە یاسای هیچ دنیاکە هەبووە بتاوەکە بگرێت و سەرۆکی پەرلەمان بێحورمەتی بە سەرۆکی پەرلەمان بکرێ. بەڵێ سپاس کاک محمود مامە سەمەرانچی لەسەر ئەو کۆبەندی وەڵامەکانی کاک محمود سەنگاویە گەلماوەی خولەکوونەی پێم بڵێ چکە دوای چێنەرای ناوبڕێک و دێنەوە لای جەنابەت چی دێ لەسەر وتەکانی کاک محمود؟ خزمەتگوزاری پێ خۆش نییە بە خەڵکی کوردستانی بفرۆشینەوە ئەو پارە و داهاتەی کە دێتە کوردستان بەسەد قاتی ئەو خزمەتگوزاریەی کە زیاتری پێ دەکرا کە بکرێتن. ئەو داهاتە بۆ کوێ چی مامۆ سەمەروان؟ ئەو داهاتی کە تۆ ئەڵی سەد قات داهاتەکە ئەوی دیکەی بۆ کوێ چێت؟ ئەو داهاتەوە بەوە دەبی لە سەرانی هەردوو حزبی دەسەڵاتدار بپرسیوە تەماشای کەماڵی ڕاگەیاندنەکان بکە کە زۆر شتیان دەستۆتە ڕوو کە بۆ خۆشیان گرەی لێک دەکەن.